دووبارە پێتان گەیشتمەوە لە بەرنامەی بەخشە چاکەکارە. لەسەر هاوڕێیەتی وتراوە کاتێک بە دوای هاوڕێ داگەڕێی بە دوای تەواوی دامەگەڕێ، تەنها بگەڕێ بە دوای هاوڕێیەتیدا. ئەم چیرۆکی ئێستامان ناکۆکی نێوان دوو هاوڕێی تەمەن ناکۆکیکی زۆر تون لە نێوانیانە هەیە. خاوەنی دەست پێشخەریەکەی یوسف حەدادە ئەچینە ناو وردەکاری چیرۆکەکە، بەڵام سەرەتا پێشوازیەکەین لە کاک یوسف. السلام عليكم. فرمو يوسف. السلام عليكم. فرمو عليكم السلام عزيزكم. فرمو دانیشە یوسف دەنگو باسە چێت لێم تۆ یوسف هەموو شتێک باشە؟ سپاس بەخوا. هەمووی تەواوە. سپاس. تۆ خەڵکی کوێ یوسف؟ خەڵکی مەغریبم. خەڵکی شارێکی لە مەغریب؟ کاسابلانکا. لا كازابلانكا الدار البيضاء مزن بخير بي يوسف. مزنة أزانم رباط بايتختا يوسف کێشەیەکە هەیە لەگەڵ هاوڕێکە و محسن. کێشەکە سەری هەڵا لە نێوان یوسف و محسن دوای ئەوەی گەڕانەوە بۆ مەغریب. پێشتر لە فەڕەنسا ژیان، لەوێ ئیشیانە کرد، نزیکەی بۆ 6 ساڵ پێکەوە لە هەمان خانووا ژیان. هاوڕێی تەمەن بوون، هەروەکو براوا بوون لە هەمان خانووا ژیان. کە گەڕانەوە بۆ مەغریب بڕە پارەیەکیان لەگەڵ خۆیان هێنایەوە، بڕیاریان ناکەوە لە کەزەبلانکا قاوەخانەیەک دابنێن، ینی قاوەخانەیەکی خۆش و گەورەیانی هەر یەکیان نزیکەی 75,000 ئەوڕۆی خستە ناو ئیشەکە. ئیدی قاوەخانەیەکیان دانا و بازاری قاوەخانەکەش باش بوو، سەرکەوتوو بوون لە ئیشەکەیان و پاریان دەسەکەوت و خەڵکی سەردانیەکردن. تا و کاتە یوسف ئاشنا بوو بە هاوڕێکی تر. نازانم هۆکارەکە چی بوو، بەڵام پەیوەندیەکی بەهێز پێیا بوو لە نێوان یوسف و ئەو هاوڕێ تازایی و پەیوەندی بەرەو خراپی ڕۆژ لەگەڵ محسینی هاوڕێی تەمەنی. تا هات پەیوەندیەکە خراپتر بوو، تا و کاتەی محسن بڕیاری یاکەوە پشکی خۆی فرۆشێت، چونکە وەڕز بوو بۆیە پشکەکەی فرۆشت. بێگومان یوسف مافی هەڵگرتنەوەی هەیە. ئیدی یوسف پشکەکەی ئەوی کڕیەوە. محسن بە 50,000 ئیورۆ پێی فرۆشت. بێگومان محسن پارەکی وەرگرت. یوسف ئەو پشکەی فرۆشت بە هاوڕێی سێهەم کە ناوی یاسینە. بە یاسینی فرۆشتەوە. ئیدی لەگەڵ یاسین دەستیان بە ئیش کرد، بەڵام ئیشەکە جیاواز بوو. من یاسین ناناسم، ئێستا ئەو باسی یاسینمان بووە کات. لەوانەیە محسینیش زانیاری هەبێت لەسەر یاسین. گرنگەوەیە قاوەخانەکە بەرە و زەرە ڕۆیشت، ئیشەکە بەرە و پاشەوە ڕۆیشت. مایە پوچ بوون. قاوەخانەکەیان داخست. قاوەخانەکە داخرا. پاشان لەگەڵ یاسین ناکۆکی کەوتە نێوانیان، بەڵام ئەمڕۆ بە ئاگا هات کەوا محسن هاوڕێکی ڕاستەقینە بوو. دڵی بەخەمە، چونکە ئەو هاوڕێتی نێوانیان بە کۆتا هات، بۆیە هاناگەێنەوە بۆ ئەم بەرنامەی بەخشەر چاکەکارە بۆ ئەوەی هاوڕێتیەکەی نێوانیان لەگەڵ محسین بگەڕێنێتەوە. وانە؟ هیواداریت. بۆچی گەشتنەوە ئاقارە؟ هاوڕێ خرا ئەو هۆکاری کێشەی نێوان من و محسین بوو. پێشتر پێکەوە لە فەڕەنسا ژین، تر هەموو شتێکمان لە فەڕەنسا بوو، شتەکانیشمان لە نێوان خۆمانە دابەشە کرد. هەموو شتەکان هەروەکم باسم کرد، هەروەک من وتم وایە لە برا زیاتر وەکو براوا بوون. ڕێکەوتن بەڵکو زیاتر لە برا ڕێکەوتم گەڕێنەوە مەغریب، قاوەخانێک دابنێن و قاوەخانەکەتان دانا. باشە کێ یاسینی پێناساندیت؟ پێشتر و کاتی لە مەغریب بووم یاسینم ناسی. پێشەوەی بڕۆی بە فەڕەنسا. پێشەوەی بڕۆم فەڕەنسا لە مەغریب ئاشنایەتیم لەگەڵی هەبوو. بەڵێ پێشنیارم بۆ کرد کە بگەڕێنەوە بە مەغریب لە شارەکەی خۆمان پرۆژەیەک بکەینەوە. محسین بیرۆکەکەی منی بەدڵ بوو، وتی بیرۆکەکی باشە. ئیتر گەڕاینەوە بە مەغریب و دەستمان کرد بە کار و قاوەخانەکەتان دانا و ئیشەکە باشە. قاوەخانەکە بە باشی ڕۆژ و کارمەندی چاپۆکمانە بوو، پارێش کەس قەرزار نەبووین و بەڵام من بوومە هۆکاری کێشەکە بووم. کێشەکە لای منەوە سەری هەڵا. ئیتر یاسین هاتە نێوانمان و بۆچی یاسین هاتە نێوانتان؟ یاسین چی کرد تا دوور بخاتەوە لە محسین؟ سەردانی کردم و پێوتم محسین لە پاشەم لە بەخرا باسەکە لە چێشخانە و لێو ڕازی نییە و لە چێشخانەکە لەو جۆرە قسانە. ئیتر خۆ دەزانی جاری وا هەیە ئەو فێڵانە بەسەر مرۆڤ تێپەڕێ. ئیتر بەڵێ ئیتر دوای ئەوە یاسین واز لە فەڕەنسی بێنێ ئێستا بە عەرەبی قسە بکە. بەڵێ پاشان چی ڕوویدا؟ پاشان من لە چێشخانەکە زۆر ئیشم ناکرد، ئەتوانم بڵێم کەم تەرخەمیمە کرد. محسین خۆی هەموو شتێکی کردیتر. بەڵێ پێمان نایە ساڵی دووەم خزمەتگوزاریەکان وەکو پێشتر نەمایتر.
خزمەت گوزارەکان لە کورتیاننا چونکە هەموو ئیشەکە کەوتە سەرشانی محسن وەڵێ کەوتە سەر تۆش بە ئەرکی خۆ هەڵنەسایت من ئیشەکەم زۆر پشتگوێ خست یعنی خۆمە دزیەوە لە ئیشەکە یان دانیشتنی شەوانە و دانیشتی شەوانە و چوومە ئێرە و ئەوێ و جار و بارە ڕۆشتم و ئەیتر چوومە قومارخانە و شتی ئالۆ بابەتە قومارکردن ئۆف پارێکی زۆرم دۆڕان و لە ئیشەکە خۆمە ئەو یاسینە فێری قوماری کردی؟ بەڵێ کاکە گیامن بارکی خۆمەستام و داواتنامەکەم گەیاندە دەست محسین با سێرکەین بزانین ئەگەر ڕازی بووبێت ئامادە بووبێت یان نا. سپاس تۆ چۆنی؟ باشم بەڕێز من پامێرم لە بەرنامە جۆز قەرداحی بڵێ بەڕێز جۆرج داوەتناوێن بۆ ناردووی بۆ ئەوەی بێت لە بەرنامەکەی ئامادەبی. ئێوە چ بەرنامەیەکە؟ بەرنامەیەکی تایبەتە بەرە جۆز قەرداحی پێشکەشیەکە ئیشەڵڵا کە هاتی ئەزانی چییە سوپرایزە داوەتنامەکە قبوڵەکەی ئینشاءالله. ئەو بەرنامەیە لەکوێ تۆمارەکرێ؟ بەرنامەکە لە میسر تۆمارەکرێت لە میسر. ئەوەی لەسەر توێ تەنها ئەوەی بیتە بەرنامەکە. ئەی تێچوونی سەفەرکردن؟ بەرنامەکە تێچووی بلیتی فڕۆکە و وتێل و هەموو شتێک گرێتە ئەستۆ ئەوەی لە تۆ داواکراوە تەنها بیتە بەرنامەکە. ئینشاءالله بەڵام من نازام سروشتی بەرنامەکە چییە بیرۆکەکەی چییە نازام چۆن. ئەوان هەموو شتێکە بۆ ڕوونەکەنەوە. باشە ئەوەی لەسەر توێ تەنها قبولکردنی داوەتنامەکە. ئینشاءالله ئینشاءالله قبول کرد؟ باشە بەڕێز سپاس بەخوا سەرچاوە کرد. ئەم چیرۆکەی ئێستامان پاڵەوانەکانی خەڵکی کەزەبلانکان لە دارڵبەیضا لە مەغرب یوسف لامانە و موحسینیشمان بانگێشت کردووە. موحسین ێستا لە دەرەوەیە چاوەڕێ کاتە ئاماژەی بۆ بکەین بۆ ئەوەی یاوەری بکەین بۆ ناو ستۆدیۆ. بێگومان ئێستا ئەو لە ژوورە دابراوەکەیە هیچ شتێک نابیستیە لەوەی لێرە لەم ستۆدیۆە گوزەریێت. کێشەکەی یوسف لەگەڵ موحسیننا لەو کاتەوە سەری هەڵا کە لە قاوەخانەکە ناکۆکەوتن ئەوەی پێکەوە دایان ناو پاشان قاوەخانەکە مایە پوش دەرکەوت و پێش ناوبڕەکە باسی چیرۆکەکەمان کرد. ئێستا یوسف هاتووە دوای لێکدابڕانکە ئێستا نزیکەی ساڵ و نیوێکە بێ نێوانیان نییە. هاتووە داوای لێبوردن لە موحسین بکات و هەوڵ بات پەیوەندیەکەی نێوان خۆی موحسین چاک بکاتەوە کە پێشتر پەیوەندیەکی بەهێزیان پێکەوە هەبوو. ئەو کاتەی پێکەوە لە فەرەنسا ژیان لەوێ بۆ ماوەی 6 ساڵ لە هەمان خان و پێکەوە ژیان یانی وەکو دوو براوە بوون. ئێستا موحسین چاوەڕێکات با موحسین فەرموێت. السلام عليكم. فەرموو موحسین. وعليكم السلام عزیزەکەم چۆنی؟ بەخێبی سەر چاوان دڵنیام کەرەوە لە خۆت باشی دەنگ و باسە چییە؟ گوزەرانە باشە؟ سپاس بەخوا. ئێستاشە لەسەر زمانی فەڕەنسی ڕاهاتی چونکە لە فەرەنسا ژیاوی لە مەغریب بە فەڕەنسی قساکە یان بە مەغریبی؟ نیو بە نیو. نیو بە نیو. بەڵێ. بەخێربێ کاک موحسین. سپاس دەکەم کە هاتیت و ئامادەبووی لە بەرنامەکە بی ئەوەی بزانی چییە. من زۆر شەرەفمەندم کردینەوە گەورە و کردین عزیزەکەم سپاس. دڵنیام کەرەوە ئیش و کار چۆنە؟ سپاس بەخوا. باشە. ژیانت چۆنە؟ هەموو شتێک تەواوە؟ سپاس بەخوا. ژنی نەهێناوە؟ هێشتا ژنی نەهێناوە؟ هێشتا نەمێنەوە. ژنی هێناوە یان هێشتا؟ بەنیازیت؟ ئینشاءالله. ئینشاءالله. ئینشاءالله سەرکەوتوو بیت لەگەڵ ماڵی باوک تاژیت؟ یعنی بەڵێ لەگەڵەوە ناژیم یان. بەڵێ دایک و باوکە ماون؟ بەڵێ ماون. چەند خوشک و براو هەیە؟ خوشکێکم هەیە ئەو لە ماڵەوە لەگەڵوانژی بەڵام براکانی ترم ئەوانەی ژنیان هێناوە. ژنیان هێناوە بەڵێ. ڕەجا و جەمال. کوڕن؟
هەمویان کوڕنیان کچن نەخێر دوانیان کچن نەخێر کوڕن کوڕن واتە دوو برا و خوشکێک بەڵە خوشکێک خوا سەرکەوتوتان کات لەوانەیە پێشەوەی بگەیتە ستۆدیۆ لە مێشکێ بیرکەیتەوە ئەخوا بێ کێ بانگێشتی کردبێتم بۆم بەرنامەیە بێگومان من بانگێشتم کردیت شەرەفێکی گەورەیە شەرەفە بۆ منیش بەڵام گەورەیە لە ڕاستیە کەسێکی تر داوای لێکردم تۆ بانگێشتکەم ئەزانی بەڵێ بۆیە بێگومان ئەو کەسە تۆی لا گرنگە کەسێک نییە تۆ نەناسیە کەسێک کە ناسیێت و تۆش گرنگی لە ئەو حەزەکەی بزانین کێ دەکەواتە سەری کێو شاشەیە بکە محسن بارمەتی منەڕۆ ئەمێ من تۆ قسە بکەین مەڕۆ بە قسێ بکەین فەرموو دانیشە محسن نەخێر من بانگێشتم کردویت نەک ئەو نانا من بانگێشتم کردویت تەنها وێنەیەکی لەسەر شاشەکەیە ئێستا پێت دەڵێ مەسەلەکە چییە باشە بەڵام دانیشە مەڕۆ کەمێک دانیشە ئازیزەکەم بە دەرکەوتن جوان و گەشاوەکە و نامەوێت تۆ ڕەبیانی سەرەتاکە هاتیت گوێ بگرێ کە ڕوو بە خەندەوە هاتی جوان بوویت بەڵام کە ئاوا گرژ بوویت نەخێر دووبارە پێ بکەنەرەوە با قسە بکەین ئەوە یوسفە من قسەم لەگەڵیانە و بەشێکیش قسەی لەگەڵا ناکەمتر با قسەکانم تاو بکەم ئەوە یوسفە تۆ لەگەڵ ئەو پێکەوە بۆ ماوەی 6 ساڵ لە فەرەنسا ژیاون لە هەمان ماڵیشا بەداخەوە ئەرێ بەخوا بەداخەوە چونکە ئەو پیاو نییە تۆ منە بانگێش کرد و منیش ئەمڕۆ ڕاستەکەی توان پیشانیان تۆ پیاو نیت با ئەمڕۆ هەموو کەس ڕاستی تۆی بۆ دەکەوێت تۆ پیاو نیت پیاو نیت محسن سیر کە ئازیزەکەم با من شتێکە پێ بڵێم تۆ پیاو نیت سیر کە باشە محسن دەرفەتێکم پێ بە نامەیەکە بۆ بکەنمەوە ئەوەی ئەو نردوێتی تەنها بێڵە نامەکە بۆ بکەنمەوە اینجا پاشا نەگەر حەزێ کرد بڕۆیت سیرکە ئەو هاوڕێە و لە نامەکەیە گزارشت لە داخ و پەشیمانی خۆیە کات بەورادێ کوڕەکە پەشیمانە ئەمە دەپرسیوی نەگەڵەکرێ لەسەرەوەی بەرامبەر من کردی بە دڵنیاوە لە پرسیوی نەگەڵەکرێ یعنی تەواو تو ئەو لەبیر کرد نەخێر لەبیرم نەکردە بەڵام ئەو خراپەی کە لەگەڵ منی کرد لە دڵمە هەرگیز لەبیرم ناچێت ئەو یەو کردی ژیانی منی سەراوژێر کرد سەوەشتاپ لە ژیانی منی بەڵێ پێشتر خۆمان سوودا ژیام زۆر خۆشحاڵ بووم بە ژیانی خۆم لی تێگەم خۆمیش مەکرد بە شێوێکی یاسایی و شەرع لە فەرەنسا هەموو یشێک مەکرد هەموو شتێک بیرۆکەیەکی پێم هەموو ژیانی وێران کردم چ بیرۆکەیەک بیرۆکەی پرۆژەیەک بوو یعنی چ پرۆژەیە بیرۆکەی پرۆژەیەک پرۆژە چێشتخانە پرۆژەی قاوەخانە بەڵام قاوەخانەکە باش بوو ئیشەکە باش نەبوو باش بوو ئەی بۆچی دواتر زەرەتان کرد ئەوە ئی بینی مرۆڤ نییە ئەوە نەڕێز لە هاوبەشێگرێ نەڕێز لە هاوڵەتیەگرێ ڕێز لە هیچ شتێک ناگرێت ئەوەی زانێت تەنها پارەیە بە هەدەریە تەخشان و پەخشانکردنی پێەکە بەزەوازانە بە دوای هاوڕێ خراپەکانی بکەوێ و نایە ژیانی خۆی پێکبێنێ نایە بە خێزانێک بۆ خۆی پێکبێنێ ناوێ ژیانی خۆشی پێکبێن ینی لەگەڵ خۆی منیشی فۆتان وێرانی کرد نانە ئیشەڵڵا نافۆتێنێت کەس ناوفۆتێنێت تۆ پیاوی نافۆتی بەڵام نامەیەکی بۆ نردووی ئەبێ بۆ بخێنمەوە پاشان بڕیاری خۆ بە پێتەڵێ هاوڕێ ئازیزەکەم محسن مرۆڤ بەهای ئەو شتە نازانێت هە لە دەستی نەدات لە تاراوگە تۆم ناسی و چاکترین هاوڕێ بووی بۆ من کاتێک گەڕاینەوە بۆ نیشتیمان تۆ چاکترین هاوڕێ و هاو بەشم یارمەتی دام بۆ ئەوەی ببم بە چاکترین بەڵام من بە هەڵەشەیی خۆم هەموو ئەو شتانم لەبیر کرد و لەبری ئەوەی پارێزگاری و لێ بکەم و هاوکاری بکەم بوومە بارگرانی بەسەر تۆدا و خۆم ڕادەستی هاوڕێیەکی خراپ کرد هەڵەشەیەکەی منی قۆستەوە بۆ ئەوەی لە یەکترماندا ببڕێت کە پارێزگاریم لە تۆ نەکرد شتێکی دادپەروەرانە بوو هەموو شتێک لە دەست بدەم کە بە دەستم هێنا بوو باجی دەستبەرداربوونی تۆ بدەم کە پێکەوە بووین فێری زۆر شتێک کردم کاتێکیش لە تۆ دوورکەوتمەوە لە دووریەکە و زیاتر فێر بووم کە تێکەڵی کەسانێکی تر بووم بۆم دەرکەوت تۆ تاکە هاوڕێی ڕاستەقینەی لە ژیانم محسن دانی پێدا دەنێم ستەمم لێک کردیت بە بەرچاوی هەموو خەڵک داوای لێبوردنیشە لە یەکەم و تکاو لێ دەکەم دەرفەتێکی ترم پێبیت بۆ ئەوەی هاوڕێتیە بەهادارەکەمان بگەڕێنمەوە تکات لێ دەکەم لێم خۆش بە بەخشەر چاکەکارە ئەم بەرنامەیە ناوی بەخشەر چاکەکارە چونکە ئەو لە پشتەوە خەنجەری لێم ئەوە مەبەستە ئەو هاوڕێە و فێڵی لێ کردیت بۆیە گرنگی بە هیچ قسەکاری نادیت بڵێ
ڕاستەکەی لە پشتەوە لێی دای ئێمەش دان بۆ شتیانین من بە تەواوی مەسەلەکەم ئەنا زانم بۆ سێک دقە بۆ خەڵکی ڕوونکەمەوە ینی دانیشە هەڵمەسە بەخۆی گوێم لێتە لە شوێنی خۆ دانیشە گوێم لێتە فەرمو دانیشە ئێمە هاوڕێ بووین هاوڕێی گیانی بەجانی بووین وەکو دووبرا کەمێک ئارام دووبراوا بووین ئەو کوڕە برایگوا بوو وەرە ئەم لاوە تۆزێک وەرە ئەم لاوە تۆزێک وەرە ئەم لاوە پارەکەی منی بەهدەرە پارەکەی کەمێک ئارام هەموو شتێکی منی بەهدەرە داوای لێبوردنەکەم بۆ ئەوەی پێشکەمێک ڕوویدا چونکە پێشبینیمان ناکرد ئەو شتە ڕووبات و محسن نەیتوانی توڕێیەکە قوت باتەوە بە هەر حاڵ شتەکە ڕوویە بەڵام ئینشەڵڵا ئەوە بێتە پێشەکیەک بۆ ئاشبوونەوە و لێخۆشبوون داوای لێبوردنە لێکەم یوسف سەرەتام پرسیارم لێ کردی وتم پێشبینی چیەکەی لێ محسن پێت وتم محسن دڵی سافە کەمێک دەمارگیرە بەڵام دڵنیا بووی ڕابردووی دێتەوە یاد کە هاو بەش بوون دوای ئەوەی ڕوویتر مەزەندە ناکەم ئاشبینەوە بڕوا ناکەم بڕۆ ناکەم کە هاو بەش بوون هیچ جارێک شەرتان کردووە شەڕ نهاتین نەگەیشتونەتە ڕادەی لێدا بینیەوە ڕەفتارکە بەڵام ئەو لە تۆ پڕە مانوو کردووە خراپ ئازاری ئەوەی یاوە زۆر ئازارت داوە یوسف ئێستاش تۆ هاتووی داوای لێبوردنی ریەکەی جا هیوادارم ئێستا محسن بەڕاستی محسن چاوەڕێی ئەو شتەم لێ نەدەکردی بەهەرحاڵ بۆ تۆ شتێکی لە ناکاو بوو لێرە لە ستۆدیۆ چاو پێ بکەوێ ئەبینم زەرد هەڵگەراویت ئارام بە هێوەربەرەوە شپرزەیەکە و کەمکەوە مانوێ بە عەقڵ قسە بکەین ئێستا کوڕەکە لە مەغریبەوە هاتووە داوای کرد بانگێشتە بکەین خۆی توانی هەر لە بیری شێکات بەڵام ئەو تۆ بە هاوڕێی خۆی دانێت کوڕەکە پەشیمان بووەتەوە خۆتە زانی هەر مرۆڤێک پەشیمانە بێتەوە هەر مرۆڤێک هەڵەیەک بکات پاشان هەوڵەیات پاشگەز بێتەوە لە هەڵەکەی لێم تێگەیت ئەو شتە دادی ئەو ناوت هەروە سوودیشی نییە بۆ من بەیشەوەک دەکەواتە تەواو من چەندەی ساڵ لە تەمەنم لە دەست و بەهۆی و کاری کردی کەواتە تەواو ئەو هەوڵی خۆیدا نامەکەم بۆ خوێندیتەوە بەڵام نامەکەی کاری تێنەکردی بەڵام ئەو هەوڵیە دەست پێش خەرێکی ئەنجام لەو بڕوایەدا بوو ڕەنگە تۆ دڵێ نەرم بێت و بگەڕیتەوە بۆ هەستی هاوڕێتیەکی ڕابردوو ئێستا گەشتینە ئێرە تۆ لەوەدا هیچ نییە بەڵام دووبارەی مەکەوێتتر چونکە خەریک بوو کوڕەکە بکوژیت جا دووبارەی مەکەوێت قەی ناکە پۆزشەکە و قبوڵەکەین کێشەیەک نییە ئێستا ئێمە گەشتینە ئێرە ئەوەی لە دڵێ بوو ڕشتە ئەتوانم بڵێم تووڕێکەی خۆ بەتاڵ کردەوە هیچ شتێنێ بتوانێت ئێستاگانم چاکەتەوە من تاڵ کاکە گیا من داوای لێبوردن لەکەم چونکە هاتی و نازانی چیە گوزەرێ جا ئێستا ئەو مرۆڤ هیچ گرنگێکی لای تۆ نەماوە هیچ بەهایکی لای تۆ نەماوە من بوار هەیە دووبارە بیر لە هاوڕێتیەکەی نێوانتان بکەیتەوە و ببنەوە دوو هاوڕێ ناکرێت بوارنێ چونکە ئەو کاری ئەو کردی ئاسان نەبوو ئەو هەڵی ئەو کردی زۆر گەورە بوو ینی بە شێوەیەک ژیانی منی گۆڕی یانی بەڕاستیە نەجارجیان بەهۆی ئەوە زەرری پارە و پێچوانەی ئارەزۆکان ڕاستە بەڵام ئاراستەی ئەو بوو بۆ لای تۆیە گوێبگرە باش شتێکە پێ بڵێم محسن تۆش کەسێکی تێگەیشتویت ئەو ڕێگای خراپەی گرتە بەر مەبەسم ئەو ئاشنای کەسێک بوو بردی و فێری قماری کرد ئالوودەی قمارکردن بوو زانی چۆن قماری کرد پارێکی زۆری لە قمار زەرەر کرد دوای ئەوەی ئەو ڕێگایی گرت ئیشەکەی پشتگوێ خست ئەو باجەکەی یا ئێستا ئەویش زەرری کردووە یانی ئەمە باجەکەدا بە هەمانشارەکەی ئەو زیانی بە تۆش لە منیشی یاو زیانی پێگەیاندی باشە ڕاستە ینی لە ئەکەمی کەشانی دروستی کرد ینی عقل قبولی ناکە منداڵێک نایکە ینی کەسێک زەرەر لە خۆی با چاوەڕی چیلیەکەی بەس بەتۆڵم چی لە کەسێک چاوەڕێەکەی کە زەرەر لە خودی خۆی بە ینی کەسێک بڕۆ قمار کات و ماڵ و سامان حەڵاڵەکەی بەدەر لەم دنیاە چەند کەس هەیە چەندین کەس هەیە هەڵاکەن ڕاستەمان دوو بوویت کەسێکارەقی ناوچوانی لە قوبار ئێوەی بەهەدەردا ئارەقی ناوچەوانی خۆی و تۆی لە قمار دۆڕاند لە قمار و دانیشتنی شەوانە خەرج کرد ڕەچاوی هیچ شتێکی نەکرد یوسف ئێستا تۆ لە لێدانەکە بە ئاگا هاتیتەوە ئێستا توانی یەک دوو قسە بۆ محسین بکەیت ئەگەر بتەوێت بە دەنگێکی بەرز قسە بکە بە محسین تێبگات ئەمەش دەرفەتێکە بۆ تۆ تی بگەێنە بۆچی هاتی بۆ ئێرە و ڕاشکاوانە قسەی بۆ بکە بەڕوونی من ئەمڕۆ هاتووم بۆ ئێرە بۆ ئەوی داوا لێ بکەم لێم خۆشبی بەڵام پێشبینیم ناکرەوە ڕوویە بە هیچ شێوێک چاوەڕێ ئەوم ناکرد من نە بالێک تێبگەین چاوەڕم ناکرێت شکەیتە سەرم چاوەڕم ناکرد گوێگرە تۆ چتە لە ئەمین پێوتە بوو لە فەرەنسا تۆ خواردنەوە و شوێن نیشتە جێبوونیشی
بۆ من دەستەبەر کردبوو لە فەڕەنسا شتەکە بۆ جۆرە بوو شتی وا خواردن بۆ من دابی کرد تۆ خەرجی من کێشە شتی وا ڕوونیاوە بڕوا کە شتی وا ڕوونیاوە چۆن ڕووینەوە خۆی هاتە لای من و بەدەمی خۆی پێوتم شتی وا ڕوونیاوە بەی شێوە شتی وا ڕوونیاوە نەخێرە درۆم لەگەڵ ناکا بەدەمی خۆی پێوتم کەوا تۆ خواردنەوە و شوێنی نیشتجێبوونێ بۆ من دابین کردبوو بیکە بۆ خاتری خوا مەحسین چەندین جار باسی ئەو قسانەمان کرد و دووبارەمان کردێتەوە نەخێر هەرگیز باسی ئەو شتانەمان نەکردووە تا ئێستا باسی ئەو شتانەمان هەر نەکردو ئەسڵەن بەی شێوەیە ڕاستەخۆ قسەیان پێڕاگەاندم یوسف ڕاستەخۆ قسەکەیان بۆ کردم یوسف باشە محسن خۆتەزانی چی لایەوە باس کردووە خۆتەزانی ئەو هاتە لای من وتی یوسف پێی وتم کەوا لە فەڕەنسا ئەو خەرجی تۆی کێشاوە لە خواردن و خواردنەوە و دابینکردنی جێگا حەوانەوە هەر شتێک کەوترێت ڕای پێ مەکە ڕۆکە خۆ خەرجی من کێشا لە فەڕەنسا با بێ ڕوبەڕوو بێتەوە ئەگەر کەس شتێکی لەسەر من هەیە با پێم بڵێ مەبەستە چییە مەبەستە چییانی خۆ تۆ قسەی وەلای کەسێ نەکردووە بە تەواتی بە حەچی کەسە وتوتەوە ئەرچی قسەیە کردوتە درۆ نەکەی بە هەفتا کەسێ وتووە بە هەمویانەوتوە نەخێر کەس نەماوە قسەی لەلانەکەی درۆ نەکەی محسن بێڵە بەم پرسیارێکی لێ بکەم تۆ بە ئەمینە وتووە کە تۆ لە خواردن و خواردنەوە و جێگات بۆ مەحسین دابین کردووە هەموو ژیانم شتیوام نەوتووە قسەت نەکردووە بە هیچ شێوەیە کێشەکەی ئەمە یاسین بوو ئەو هۆکاری کێشەکەی نێوانمان بوو باشە بەڵام ئەو ئەڵێ تۆ قسە و لەسەری کردووە گوایە لە فەڕەنسا خواردن و خواردنەوە بۆ دابین کردو لای خۆت داڵدە داوە نەخێرە قسانم نەکردووە من لەوەشیان دڵگرانە و تووڕێیە تۆ قسانە و نەکردووە نەخێرە قسانم نەکردووە من نەوتووە ئەڵێ ئەو قسانی نەکردووە یەکەم جارەوە قسان نابیستم من ئەو قسانی نەکردووە محسین وتوێتی من تو آية بيروزكون بسوكا فرميت إن جاءكم فاسق بنبأ فتبينوا أن تصيبوا قوما بجهالة فتصبحوا على ما فعلتم نادمين أيوانية ئاگا دەربە بەڵام من هەمان قسەم لە هەموو خەڵکەکە بیست کەس نەما ئەو شتەی لا باز نەکە هەر هەمویان هەمانە و قسەیەکەن ئەمیان واڵێ ئەو واڵێ ئەم واڵێ هەمویان واڵێ کاکە ماقول هەموو خەڵکە لە دژی و پلان بکێڕن لە خۆرهڵاتی ناوەڕاستپەندێک هەیە ئەڵێ کە چێڵ دەکەوێت ئیدی چەقۆکان لەسەری زۆرترە بن کاتێک ناکۆچیەکەکەوێتەوە خەڵکی خۆیانە خەنە ئەو نێوان و ئیدی هەریەکە و هەواڵێکیێنێت و ناکۆچەکە گەوراکەن کەسانێکەن دڵخۆشە بن کاتێک ناکۆچی لە نێوان کەسانی تر دروستە بێت ڕەنگە لەبەر ئەوەی چاویان بۆوان هەڵنایە ڕەنگە کەسانێک چاویان بە تۆ هەڵنایەت و وەکو ئەو ئەمینە چاوی بە تۆ ئەو هەڵنایەت منەوە ئیشی من نییە تەنها لە کۆڵم بێتەوە یە خەمبەر بە بڕۆ وازم لەبێنە برا مەحسین ئەوڕێک لە ڕابردوو بەرەوە تازە چی پێوت چی بکات ئەڵم بڕۆ وازم لەبێنە کاک یانی ناتوێت تەواو مەحسین تەواو مەحسین ئەوڕێک لە ڕابردوو بەرەوە ئێمە من و ئەو یانی ڕەنجماننا ماندوو بوون بۆ چەندی ساڵ چوونە دەرەوە دانیشتنی شەوانەمان نەبوو دەرچوونمان من نەزانم لە تاراوگا ئیشکردن چۆنە ینی پارەمان لە هیچ شتێک خەرج ناکرد ینی هیچ شتێکمان هەر ناکرێسان ینی ئەوەی دەستمانەکەوت پاشەکەوتمانە کرد وتم پارەکەتان پاشەکەوت کرد تۆ هاوڕێمی زۆر باشە با بڕۆین باش دەست بۆ پرۆژێ بکەین لە وڵاتەکە خۆمان بە دوای ڕستە کاگەڕێن و نزیکە بین لە کەس و کارمان کە چی ئەوی تر هەموو شتێکی تێگا هەموو شتێک بڵێ هەموو شتێکی تێگا ئەزانی شاعری ئینگلیزی کیپلینگ لە هەنگراوەیەکی دەڵێت ئەوەی تیایدا بە کوڕەکەی دەڵێ کوڕەکەم ئەگەر دوایی هەر کەوتنێک توانی چۆن هەسیتەوە ئەو کات تۆ بی بە پیا و تۆشە بێوابیت سپاس بخۆ ینی سپاس بخۆنم نەسڵامەتەوە ینی نەوە ساڵم هیچەکەم ینی ئێستا ئۆتۆمبیل لە ئەوروپاوەیەنم و لێرە ئەیفرۆشمەوە ئەوی شاناکەم ئێستا سپاس بخۆ ینی حاڵم باشە ئێستا بابگەڕێنەوە سەر باسەکەمان با زیاتر درێژەی پێنەین من حەزەکەم خەڵک لێ خۆشببوونیان هەبێت و خەڵکی نێوانیان چاک بێتەوە بەڵام کاتێک ینی بۆ نمونە شتێکە بێ ینی بربەستێک هەیە مەبەستم شتێکی ڕاستەقینەیان ڕاستگۆیانە لە دڵتا نییە چاکتر وایە ئاشبوونەوەکە نەبێت بەڵام ئەگەر هەستەکەیت ئەتوانی لێی خۆش بیت و دووبارە وردە پەیوەندیەکەی نێوانتان بنیاد بنیتەوە و وەکو جاران لێبێتەوە چونکە پێکەوە ئیشتان کردومان دووبوون لە فەڕەنسا پێکەوە لە هەمان خانوودا ژیان و لە هەمان قاپتا خواردن و نانەکەتان دابش کرد لە نێوان خۆتانیانی هاوبەش بوون لەو باگەتەی خواردتان لە فەڕەنساوانە جا ئەگەر توانی لێی خۆش بیت نامەیە فشارە بخەمە سەر بیرکەوە سی چرکەت هەیە بیرکەوە بەخوا لێو خۆش بێ یوسف ئەو کاری تۆ کردوتە کەس نایکات بەڵێ مەحسین جۆرجیانی من ناتوان درۆکەم بەڵێ درۆکردنم نییە بەڵێ ئافرین بۆ تۆ ئەو درۆزنە بەڵام ئێستا گۆڕا نەخێر درۆزنە ینی کەسێک درۆزن بێت تو ناتوانێت لەگەڵی ئاش بیتەوە ناتوانانی هاوڕەتی بکەی هیچ ناتوانێت لەگەڵ بکەیت ئەو خۆی منە ناسێ ئەم ناسێ درۆکردنم نییە کاتێک کەس ێسێت لای هاوڕەکەی و کە بەتەنیا ئەچێ بۆ لای هاوڕێکەی ئەوێ پێی بڵێ داوای شتێکی لێکە پێڵێ نەخێر من بەڵگەنامەکەم باجەکەم لای ئەو دانا
ئەوەی تایبەتە بە قاوەخانەکە پڕاوەکە ئێستا لای خۆمە ئێستا بەڵگەنامەکان لای خۆ ماڵم گرتوون هەرم بۆ بێنە یوس بێنە بۆ ێنم وتی سبێنە بۆ ێنم بەڵێ یعنی منە ویست بزانم دەگەم ئەو کەسە بەو کارەیە بێ بگاتە کوێ یعنی بەتەما دوایەوە دووبارە لەگەڵ یاشمەوە دووبارە دۆر لەگەڵ کاتەوە منیش یعنی من ئێستا فشارە ناخەمە سەر من بەڵکو پرسیارە لیەکەم ئەکرێ ئەتوانی ئەتەوێ ئەڵێ من لێ خۆش بوو بەخشەر چاکەکارم حەز ناکەی پێم بڵێ بمبورە خۆش حاڵبووین ببینین تو ماڵ ئاوایی لە بینەرانەکەی تۆ گڕێتە بۆ شوێنەی لێ هاتوویت درۆ لەگەڵ ناکەم ناتوانم وەک چۆن هاتماوە بگەڕمەوە لێ خۆشە بەڵێ لەسەر دەستیەوە لێ خۆش ئەگەر لێی خۆش بیت ئەوە لە ڕەوش بەرزی خۆتە ئەوە لە چاکەی خۆتە بۆ خاتری دایکی لێ خۆشم چونکە ڕێز یەگرتم چونکە خۆش بەڵام ئەگەر لێی خۆش بی دەبێ یارمەتیشی بیت لە ڕووی معنەویە یارمەتی بیت پاڵپشتی بکەیت چونکە ئەو ئەگەر درۆ بکات تۆ یارمەتی بە بۆ ئەوەی درۆ نەکات ئەگەر قمارەکات یارمەتی بە بۆ ئەوەی واز لە قمارکردن بێنێت هەروک پێم وتیم بڕیارمە لێ خۆشم بەڵام ناتوان دووبارە متمانی پێکەمەوە مەرج نییە متمانی پێ بکەیت مەرج نییە متمانی پێ بکەیت منیش پێت دەڵێم ئەوەی لێ خۆشببوونی هەبێت لەبیر ناکات لی خۆش بە بەڵام لەبیری مەکە کەواتە تۆ بڕیارت دا لی خۆش بیت لێ خۆش بم بەخشەری چاکە کارە تەواو دەی سپاس بۆخوا هەڵمەستە دانیشە سپاس دەکەم تۆ کەسێکی باشی بەڵام بەردەوام دڵساف مەبە هەمیشە بە پارێز بە بەڵێ ئەویش فێر بوو ئەو شتێکی چاکە شتێکی چاکە ئێستا ئەمەوێ شتێکە پێ بڵێن پندێکەڵێ ئەو بەردەی نەوکوژیە بەهێز دەکات واتە ئەو لێدانی ناوکوژیە بەهێز دەکات ئەو فێری کردی ئەوەی کردی دەی وەرە لێت نادایتر وەرە تاو لێدانەکە و خوارد ئەگەر خۆم لا نەیە پەراستشکان پیرۆزە سێرکە هەردووکتان هەڵەتان کرد بەڵام هەڵەی ئەو گەورەترە هەردووکتانە بێ لەو هەڵەیە فێر بن ئەو ئەبێ فێر بێت هەمیشە هاوڕێیەکی و کوتۆی دەستناکەوێ زانی و ئیدی پەشیمانە تۆش فێر بووی کەوا مەرج نییە یان بڵێن پێویست ناکات متمانە بە هەموو شتێک و بە هەموو کەسێ بکەیت فێری کردیت هۆشیار بیت ئاگادار بیت چاوکراوە بیت هەردووکتان گەنجن و ژیان لە پێشتانە خوا سەردام خات و پێکۆبگەڕێنەوە بە دەڵبێدا ئیتر بەڵام لە دەرەوە لێ نەدەی باشە دەی پاپی سپاس بۆ تۆ لەمە دواگەو لێ بێت پێشبێنیم ناکرد لی خۆش بێت لە بنەڕەتەوە زۆرم لێ ناکرد تا لی خۆش بێت چونکە لە حاڵەتی ئاوادا فشار ناکەم و پێویستی ناکرد لی خۆش بێت بە هەر حاڵ کوڕەکە پیشانیا دڵی گەورەیە و دڵی سافە و باشە خوا سەری بخات بەنیازی دیدار لەگەڵ بەخشەر چاکەکارە